من دەمەوێت دەرفەتێکیش بە پەیوەندیەکان بدەین ڕاستەوخۆ گەڵمە باخبن بینەرانی بەڕێز و خۆشەویست ژمارە تەلەفۆنەکانی سەر شاشە دەنگی ئێوە بە ئێمە دەگەێنێ سەرڕای کۆی پرسیارەکانی ئێمە کەماوە. بەڕێز لیوە عەزیز وەیسی بەڕێسانوەکو فەرماندەی گشتی پێشمەرگەی زێرەڤانی کوردستان ئێمە ئاگادارین کە فەرماندەی گشتی پێشمەرگەی زێرەڤانی پێشمەرگەی بە ئەزمون و تەمەنێک لە خەبات و شۆڕش و قوربانی لەناو ئەم هێزەدا هەیە وەکو ئەوەی کە تەمەنی 20 ساڵ لە پێشمەرگایەتی و 30 ساڵ یا 40 ساڵ لەناو ئەوانەدا و یا 10 ساڵ یا ئەوە تا گەنجن و ئێستا دێنە ناو فەرماندەی گشتی زێرەڤانی فەرماندەی گشتی پێشمەرگەی زێرەڤانی لەناو هەموو ئەوانەشدا ئەم ماندوانە کە وەک دەڵێن وەک زێرەڤانی وەک هێزێکی نیزامی و بەپێی سانداری سەربازی سەردەم مەشق و ڕاهێنان دەکات لە ڕووی تەمەن و لە ڕووی خەباتەوە ئەم چۆن ڕێز لەوانە دەگیرێەوە ئەوان چۆن لەگەڵ ئەم ماندووبوون و ئەزیەتەی جەنابەت ئیشارەت پێکرد یەک دەگرێتەوە یا یەک هەنگاو ڕێدەکە. طبعا دژمن وەختی تەرکیزی سەر تشتێکی تێتن نایەتن بخاترانە مرۆڤی عەفو بکەتن یانجی بێژیتن ئەوە گەلێکی ساڵی خزمەتێت هەین پێویستە ئەز وی بپارێزم دژمن لە خاڵن زەیف دەگەڕێتن هەمی وەختێکی بخۆ بکەتە هەدە ji bo wê ew hêza eskerî bersiva wê gaveya wextê ew têda ji bo ew wextê têda lazim e wî wextê da ya hemê rengekî amade bibîtin vê ca kevin bît ya nî bîtin ya genç bît ya pîr bî madem tu eskerekî lazim e tu bişî bersiva wê demê bidê wextê tu têda eger taqeta te negetê pêwîst e tu wî şûlî nekey yani ev sunnetil heyat e herêk heta demekî dişêtin karê biketin bes wextê geşte radeyekî ku neşit wî karî birê bibet hemî rêzekî lazim bû wî hebîtin bû xizmeta wî bû xebata wî دەتوانیت تۆ بەمە بێژی کاک عەزیز کەواتە فەرماندەی گشتی پێشمەرگەی زێرەڤانی کوردستان پێویستی بە تاقەیەکی گەنج بە وزەیەکی گەنج بە پێکاتەیەکی گەنج هەیە طبعا وما پێویستی بە تەجروبەیەشی هەیە yani em yani طاقەتۆ گەنجی دیسان gelwê tecruba ku bi sala yani ez wê nabêjim yani gelekê ku nava me dane belkî emrê wan hindekî mezin e bes taqeta ku baş e yani dişêt karê xwe biketin mesela ew em daxilê ezmûnekê dike yani ew ezmûn eger serket mana ew taqetayê baş e çünkü wextê em dixîne meşqê de ku dişêtin wê meşqê berdewam bît رابطن ورزشی بکتن حرکت عسکری بکتن همی او تشتی کو تو پس بری بشتن کار خوب بکتن منوی فیزیکیاوی نکتیه دشیت کار بکتن و تجربه کی گله کی باشه او گنجی تازه تتن دشیتن و تجربه خو دتوی بو دمکی دی کو اگر او هات خانه نشین کردن اف گنجی دی ایدی دیتن و بردام بیتن بله دین سر خانه نشین برایز لیوا عزیز ویسی پیوندی مهانه اگر کاک دلشاد ام کاتت باش برایزم برای سرساوم ام کاتتان باش زور سپاس با برایز کاک دلشاد سرساوم کاک بکر فرمو کاک دلشاد بخیرات نین لیوا عزیز ویسی شکم بله جان پرسیارکم هبو فرمو باشه ایما لنوتیەکەوە پێشمەرگەینەکەکەتی ناو فەرماندەی زێرەڤانی بەڵێ نەوەتیەک هەتا ئێستا ئێمە شمولی تەقاعود گشتیوە ناکەین هە لەسەر شێستون و مالی شێستون و ڕاوەستەوە بەڵێ باش لەشمان شمول ناکەم تێگەیشتین لە پرسێکدا دێنە سەر تەقاوەتی لەناو فەرماندەی گشتی پێشمەرگەی زێرەڤانی کوردستان ئەمیرە خانم کاتتان باش بەڕێزم بمبوری بەڕێزم فەرمو قسە بکە بەڕێزم بەس ناوی جەنابەت با بزانین ئەگەر ئەزیەت نەوێ فەرمو ناوی جەنابەت بەڕێزم کاک حەسەن فەرمو بەڕێزم کاک حەسەن دەنگی خۆت بەرزکە و فەرمو ئێمە گوێمان لێتە بەڕێزم کاتت باش ئەم کاتەی بەڕێز و بینەران فەرمو کاک حەسەن کاتت باش کاک حەسەن بەخوا گوێمان لێتە ئەگەر تۆش گوێ لێمانە فەرمو بخیراتی میوانەکە دەکەم سپاس سپاس بڕە وەڵام جملێ بەس نازانم جێرم فەرمو بەڵێ بەڵێ گوێمان لێتە کاک حەسەن داوای لێبردن پەیوەندی کاک حەسەن نەما
بمبورن ئەگەر کاک لیوە عزیز وێسی ئومێد دەکەم ئەگەر پەیوەندیەکان هەبوو دواتر وەریان دەگرین ئێستا باسی لە کاک دڵشاد باسی لە تەقاوەتی کرد کە لە 91ەوە ناو فەرماندەی گشتی پێشمەرگەی زیێرەڤانی خانەنشین بۆ ناکوی کە جەنابەتیش ئەو یا ئەو بەڕێزەی شارەی پێکرد دەما بێتدا نزیک دەکرێت هەر باسی سیستەمی خانەنشینمان بۆ بکەین ناو زیێرەڤان سیستەمی خانەنشینیە وەکو خۆ ئەوەندێ تەطبیقکردن ئەو بڕیارێکی پەرلەمانی دەرکەتی بۆ دڵنیا ببن یعنی بۆ وان کەسێک و خانەنشین جێ دەگیریتن ئەوەندەی خانەنشین بنیان بەڕێز لیوە عزیز وێسی من دەمەوێت لە بەڕێزتان بپرسم لەوەی کە ئەرکی ئێوە و سنووری پاراستنی ئێوە و جەناب لە شوێنی ئیشارەت بەوە کرد کە دوژمن لە خاڵی زەعیفی ئێمە دەگەڕێ من دەمەوێت لە بەڕێستان بپرسم زۆربەی پێشمەرگەکانی فەرماندەی گشتی زیێرەڤانی پێیان وایە واجبێوان گەلێکە زۆرە و لەم زۆرەش هەز دەکەن کە بۆیان بکرێتە نیوە بە نیوە و لەناو ئەوانەدا لەم زۆریەدا پێمان وایە ئەگەر کۆمەڵی لایەن باز لێ بکەین بەڵام سەبارەت بە هەبوونی زۆری واجبێوان تۆ چ بێژی ئەس دەبێم ڕاستە هەنێ ئەرکی زیێرەڤانی گرانە و ئەرکێوان زۆرە بەس چ دەلیێ دینینن چونکی ئەف بوومان پیشەیەکە پێویستە ئەم vê کاری بکەین کەسیش بوومان ناکەتن یعنی ئەم دخوازین سیستەمێکی بدەینە ڕۆنشکاندن ئەم ناخوازین کەیفیەت و ئارەزوویە هەر کەسێکی کاوی چاوا دەبێتن یاسا پرێڤە بچیتن و چاوا دەبێت سیستەم پرێڤە بچیتن نه ئەنی ئەم ئەنی ئەوێت کوتیتە ناڤمەدا ئەو وی سیستەمی سەرخۆ قەبیل کەتن نه سیستەمی کەیفەقوی دەبێتن کە دەچەوە ئەو کارتێکردنێ سەرکەتن ji bo vê em biyasayên ku hene em rêve diçîn û karê xwe rêve dibin erk bû hemiyan e di nava zêrevaniyê da em razî nînin yani rastî yani ew karê ku nûke jî em dikin hêşta em ji eda xwe baş razî nînin yani belkî xelk bi çavekê dî berê xwe detê bes wek em di nava zêrevaniyê da hêşta êwa razî nîn dixwazin باشتر چێ ببێتن چۆن دەتانێت ئەم باشی چۆن بەڕێز کاک لیوە عەزیز وێسی بمبووری پەیوەندێک